سڵاوتان لەبێ بیرێرانی بەڕێز ژنە چالاکوانێکی خۆپیشاندانەکانی 2 ساڵ لە مەوبەری پارێزگای دهۆک لامانە کە ماوەی 2 ساڵە لەسەر بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نیشتیمانی لە یەکێک لە زیندانەکانی هەرێمی کوردستاندا دەستگیر کرا و وەک باسی دەکات مامەڵەی بەرپرسانی زیندانەکە بە جۆرێک بووە کە مامەڵەی ئەوان لەگەڵ تیرۆریستەکانە باشتر بووە وەک لەگەڵ ئەم ژنە چالاکوانەدا. خاتو بێریڤان بەرگارەیمان لەگەڵە ژنە چالاکوان. خاتو بێریڤان سڵاوت دەبێ ئەم کاتت باش سەرەتا ئەگەر باسی دەستگیرکردنی بەڕێزت بکەین تۆ لەسەر چی دەستگیر کرای؟ منە بە سەرەتا بڵێم کە شێروان شێروانی، گۆهدار، ئەیاس، مەلاشەڤان، هاریوان ئەوانە لەسەر چی دەستگیرکردن، لەسەر چه سزادرن. من هەمان شت بوو کە من پرسیار بگەین بۆچی ئەوانە گیراون، چونکە کە هەمومان ئەزانی کە ئەوانە بێتاوان بوون. تر ئەو تومەتی لەسەر من بوو، تومەتی تێکدانی ئەمن و ئاسایش بوو. بایکوتکردنی من خۆم تەنها ئەوەیە پەیجێکماندانە بۆ بایکوتی کەلوپەلی تورکیا بوو. وەکژی هەڵویستێکی نەتەواتی کورداتی دژی دەگیرکاریەکانی تورکیا هەم لە باشوور هەم لە ڕۆژئاوا هەڵویستێکی نەتەواتی کورداتی ویستم ئەویان ئەنجام بدەم، بەڵام بەداخەوە دەوەی بە چەند تومەتێکی دروست کراو سناریۆ بۆیان دانام و ئێتر لەوەیان دەستگیر کرا. شێوازی دەستگیرکردنەکەت چۆن بوو؟ ئەگەر باسێکی ئەو مامۆکەی ئەو ڕۆژەی کە دەستگیر کرایت چۆن دەستگیر کرایی و دەستگیرکردنەکەت تا چەند یاسایی بوو؟ شێوازەکە هەر خۆی زۆر نەمرۆڤانە بوو. من ڕۆشتم بۆ فامیلی مۆڵ بە منداڵەکانم گوت تەنها 15 دقەم پێ ئەچێت ئەگەڕێمەوە کە ڕۆشتم لەگەڵ کچە بچووکەکەم ڕۆشتم بۆ فامیلی مۆڵ. تر لەوەیە لە فامیلی مۆڵ هەر 5 دقە نەبوو دانیشتم دیتم هێزێکی زۆر بۆ لای من هاتن. پرسیاریان گوت تۆ فلان کەسی باڵێ مۆبایلەکان لێوەرگرتم، گوتیان چەند پرسیارەکەت لێ دەکەین لەگەڵ ئێمە وەرە تا ئاسایش ئەو بەرت دەدەین. ئێتر ئەو بۆ من لەبەر چاو منداڵەکەم لەبەر چاو خەڵک لە شوێنێکی گشتی بە شێوازێکی زۆر دڕندە و نەمرۆڤانە منیان کەلەپچە کرد، بەو شێوە من دەستگیر کرا. سەرەتای چوونە ناو زیندانت چۆن بوو؟ هەر کە لەو ڕۆژەی کە دەستگیر کرایت ئەگەر ئەومان بۆ واسکەی کتاکوک ئەو کاتی کاکرایتە زیندانەوە. من کە دەستگیر کرام لە فامیلی مۆڵ دەستگیر کرام منیان برد بۆ ئاسایش گشتی. لە ئاسایش گشتی ڕۆژێک و بڵێم 2 ڕۆژ تقریبان منیان لە ئاسایش گشتی هێشتەوە. لەوێ منداڵەکەم لەگەڵ من بوو، منداڵەکەم زۆر ئەگریا، بەڕاستی ئەگریا، هەر پێیان دەگوت کە دایکم بەردان خوشک و براکانم بچووکن، کوڕەکەم چونکە زۆر بچووک بوو، بەڵام بەداخەوە نەخۆ بەزیان بە کەسیان نایەتەوە. من بە کچەکەم گوت تەمان ینی هەرگیز نەکەی لەمانە بپاڕێتەوە. تەمەنی کچەکەت چەندە؟ کچەکەم 9 ساڵ بوو ئەو کاتە من گیرم. کچەکەشت لەگەڵ تامانە لە زیندانە؟ لەگەڵم 2 ڕۆژ لەناو ئاسایش بەڵێ لەگەڵمە بوو. شێوازێ زۆر نەمرۆڤانە تۆ کە تەمەنی 9 ساڵە 2 ڕۆژ لە ئاسایش لەگەڵ تۆیان مایەوە؟ نا، 1 ڕۆژ ئەو شەوە لەگەڵ من مایەوە تا 5 بەیانی. کچەکەم هەر ئەگریا، ینی هەر ئەیگوت دایکم بەردەنەوە. ئەوانە پیانم گوت هەرگیز لەمانە مەپەڕێەوە. گوتم نەکەی تەنەزل هەرگیز بۆمانە بکەی. گوتم ئەمانە دەمێکە وجدان و مرۆڤایەتی و هەموو شتێکیان لە دەستدایە. گوتم ئەمانە لەمانە مەپەڕێەوە. دوایەوە ئێتر بیستیان کچەکەم لێم بە زۆری بیبەنەوە. منیان کردە ناو سارێک بە چەند سارێک نەکەنان هەش من لە سارەش بێمە خوارەوە. منداڵەکەی منیان بردەوە کە تا ڕۆشتم لە ناو سارە بووم، بڕاتە بێ ساعت 5 بەیانی بوو. منداڵەکانم هەر چاوەڕێی من بوون. هێشتا لە حەوشە کوڕە بچووکەکەم دەنگی داهات. ئەنی پیانم گوت تەنها 1 دقە بچم منداڵەکانم ببینم، پێیان بڵێم کە نەترسێن، ئەوەی هیچیان لێ نێتن سەلامەت بن و ئەوانە تا 5 بەیانی ئەو منداڵە بچووکانە چاوەڕێی من بوونەکەوەی من بگەڕێمەوە. بەدەڵم بەداخەوە نانشکە لە سارە بێمە خەرە کچەکەشی بە زۆری لیان وەرگرت مارچەندە دەگریان دایگوت ئەبێ دایکشم بێتە، بەڵام ئێتر کچەکەی منیان بردەوە. منیشیان دووبارە هینە ناو بۆ ئاسایش. لەوێ ڕۆژێک و نیم لەم 2 ڕۆژ لەناو ئاسایش منیان هەشتەوە هەر تحقیق کردن، هەر ویستیان من تۆمەتێکی نەدەوێت وەکو چۆن تۆمەتی شێروان شێروانی وانە چۆن دام پێدانەکێ بۆیان کردیان. دوای هەموو مۆنتاژیان کرد و سەناریۆەکە و دەنگەکانیان هەموویان بڕی کە ئەو قسانەی مەسلحەتی دەسەڵاتی تایە ئەوانیان هەشتەوە. ئەوانەی دیتر هەموو دەستکاری دەنگەکانیان کرا، ویستیان هەمان شت لەگەڵ منیشا بکەن، ینی ڤیدیۆیەکی دام پێدانتانێن. دوای خۆیان بێنە ڕاگەاندنەکان بڵێن ها بێریڤان بە تەمای تەقاندنی کۆنسوڵخانە بووە و بە تەمای تێکدانی ئەمن و ئاسایش بووە. حالیان من چالاکوانێکی مەدەنیم، کەسێکی مەسەرەن هیچ پەیوەندیەکم لەگەڵ حیزب و ڕێخستنەکە نییە. کەسێک کە کۆنسۆڵخانە بتاقینەوە ئەبێ حیزبێکت لە پشت بێتن، نی کەسێک دەپشت بێت و من
کەسێکی مەدەنی من نەک چەکدارم بۆچی بچم کۆنسڵخانەیەک بتاقینمەوە کە هیچ پەیوەندی بە پیشەکەی منەوە نیە وەک چالاکوان. بەڵێ باز لەوە دەکرێت کە بەڕێزت ژنە چالاکوان نیت و نزیکیت لە هێزێکی کوردی. بەڕاستی ئەوەیان دوورە لە ڕاستی حەزەکم ئەوەیان بڵێم ئەزانم مەبەستیان ئەوەیە پاکەکە. یعنی ئێستا من زۆرێک من بە ئەندامێکی پاکەکە هەتا کە من دەستگیریش کردم بە هەمان تۆمەت بەڕاستی بە تۆمەتی پاکەکە من لە قەڵم درام کە پەیوەندیم لەگەڵ پاکەکەی هەیە ئەوەیە هەرچەندە ڕات بکردەوە یعنی هیچ بەڵگایکیان نەبوو ئێستا زۆر کەس هەنا ڕەنگە ئەوانەی هەر سەر بەدەسەڵات بن بیانەوێ ئەو شتە بێخنە سەر من کە ئەمە پەیوەندی لەگەڵ پاکەکەی هەیە ئەندامێکی پاکەکەی ئەو شتانە ئەمانە دوورن لە ڕاستی من تەنها چالاکوانێکی مەدەنی سەر بەخۆم ڕێزم بۆ خەباتی پاکەکەش هەیە حەزەکم ئەوە بڵێم چونکی بەداخە ئەو شەوەی من گیرام کە دەمگوت وڵات پارێزم ئەیان گوت و پاکەکەیت کە باسی کوردایەتیم کرد گوتیان تو پاکەکەیت کە بایکوتی کەلوپەلی دوژمنێکی فاشیستی تورکیا دەکەم کە زەهرە هەموو ئێمە کار باش تەماشا بکەین ینی خەڵکی کوردستان زۆربەی تۆشی نەخۆشی شێرپەنجە سەرەتان ئەو هەموو نەخۆشیە بووە شەکرە لەبەرچی لەبەر ئەو هەموو مادە خراپانەی لە تورکیا و هاوردە ئێرە دەکرێت کە هەموو زەهریان تێیە نازانن چونگە لێ کورد لە ناوی ببن ئێستا بەو شێوەیە دانەوێت بە ئەو شتانەی کە لە تورکیا کەلوپەلی خواردنەمانی ئەو شتانە لە تورکیاوە دێدانێت بەو شێوەیە هەتا زاری تێدەکەن هەتا ئاردی لە تورکیا دێ پەرلەمان ئیسپاتی ئەوەی کرد کە ئەوە مادی زەهری تایە کە نابێت داخلی کوردستان بێت بەڵام بەداخە تا ئێستاوە دێتن هیچ ڕێگریەک لێ نهاتێکردن کە وایە ئەوتۆماتانە خەرانێتە سەر مکام ئەندامێکی پاکێکی ئەو شتانە ئەویان هەمووی ڕەت دەکەمەوە تەنها کەسێکی سەر بەخۆ تەنها چالاکوانێکی مەدەنی بێلایەنم ڕێزم و خەباتیان هەیە وەک شخصی خۆم چونکە ئەوانەش خەباتیان هەیە و شەهیدیان هەیە من ڕێزیان لێ دەگرم بەڵام وەکو ئەندامێکی پاکەکە بم نەخێر تەنها کەسێکی بێلایەنی وڵات پارێز. بەڵێ خەت و بێریبان باست لەوە کردبوو کە لەناو زیندانە مامەڵەی وەک تیرۆریست و وەک تیرۆریست خراپتریش لەگەڵ تۆیان کراوە ئەگەر باسێکیەوە مامووک. من کە هەر برمیان بۆ زیندان لە ژووری تاکە کەسی گران بەداخەوە لە 15 ڕۆژ شێوازێکی هەرینە مرۆڤانە یعنی من هیچ شێوازێکی مرۆڤەتی لە دەستگە ئەمنیەکانە نەمبینی نە لە ئاسایش نە لە زیندانە من لە ژوورێکی تاکە کەسیکردن بۆ 15 ڕۆژ یعنی 15 ڕۆژ نەم ئەزانی ڕۆژە شەوە سەعات چەندە کات چەندە دەرگەکە یعنی ئەوەندە بنی بەرز بوو من تەنگە نەفەسم و تۆ 15 ڕۆژ لە ژوورێکی بچووکێک مەترێک نابێتن هەمووی دیوار هیچ هەوایەک بۆ ژوورەوە نە ئینسان ناتوانێت بژیت بەڕاستی ئەگەر ئیرادەت نەبێ ئەگەر هێزت نەبێ ئەگەر بەرخۆدانت نەبێتن ناتوانانی لەو جێگایە بژیت بەڵام بەداخەوە من لەو دەرگام ئەدەدەم گوت تەنها بۆ یەک دقە ئەو دەرگای بیکەنەوە من لێرە تەنگە نەفەسە بم هەناسەم نایەتن گودایان گوت ئەمرمان پێکرایە ئەوە بەدەست خۆمان نییە لەسەر خۆمانەوە ئەمر کرایە کە لە ژووری تاکە کەسی بە تا ئەوانش بڕیار نەدەن ئێمە نەتوانین لە ژووری تاکە کەسی دەرت بهێنی. بەڵێ ئەی مامەڵەیان چۆن بوو لەگەڵ بەڕێستا باست لەوە کردووە کە مامەڵەی ئەوان لەگەڵ تیرۆریستەکانە باشتر بوو وەک لە تۆ بەس دەگەڵ تۆیەوە بوونیان لەگەڵ زیندانەکانی تریشە هەر بەو زۆرە بووە خۆی حەساسیەتێک لە شتێکە حەزەکەم ئەوەیان بڵێم هەر بەعام لەگەڵ زیندانیان هەرسوکەوتێکی باش نییە بەعام دەڵێم لە باردووخەک زیندانیان هەموو لە باردووخەکی هەری خراپن بەڵام من حەساسیەتێکی تری هەبوو یعنی بە شێوازێکی تر مامەڵە لەگەڵ من دەکرا خراپتر بەڕاستی من برما قاعەیەک 56 نەفەری تایە 10-12 منداڵ ڕەنگە زیاتریشی تایە ئەو قاعەیە 7 داعشی تایە کەیسەی داعشن کە تۆمەتبارن و ئیسپاتن لەسەریان کە ئەوانە داعشن ینی بە مادەی داعش و تیرۆر گیراون بەڵام ئەوانە کە گیران بڕواتە بێتن مانگێک نەبوو تەلەفۆنیان بوویەوە مەهاجەیان هەبوو هەرسوکەوتێکی وەکو منیان لەگەڵ نەکرا لە ژووری تاکە کەسی بکەن و ئیسکەنجەی دەرونی و جەستەی بدرێتن ئەوانە لەگەڵ ئەوان نەکرا بەڵام باردۆخی من هەرسوکەوتیوان لەسەر من وەکو ئەمە تیرۆریستێک بێتن ئەمە زۆر مەترسیدار بێت زۆر خەتەر بێتن ینی وایان کردبوو دەستگە ئەمنیەکان کە منیان گرتبوو ینی حتا پێیان گوت بۆ ئەمە نزیکی بێریڤان نەبن ئەمە زۆر خەتەرە ینی حتا هاوڕێتی لەگەڵا مەکەن کە منیان برد بۆ ئەو قاعەیە کە ئەو هەموو نەفەریتەوە بەڕابێ سەرەتا لە من ئەترسان ینی وایان لێ کردبوو وایان بوویان کردبوو کە ئەمە کەسێکی زۆر مەترسیدارە کەسێکی تیرۆریستە پەیوەندی لەگەڵ تیروران هەیە و ئەو شتانە هەیە وایان لێ کردبوو کە نزیکایەتێک نەبوو بەڵام دوای ئەوە کە من لەگەڵیان بووم بینیان کە کەسێکی ئەو قسانە هیچیان ڕاست نینن هەرسوکەوتی ئینسان دیارە کە کەسێکی مرۆڤایەتی ئینسانتی ئەوانە زیندانەکان دەیان بینی تروایان لاتن زۆر هاوڕێتیم لەگەڵیان چابوو
کەیسی تۆ لەگەڵ کەیسی ئەوانە جیاوازی هەبووە وەک دەڵی کە داعشی تیا بووە ئەم جیاوازیە کە هەبووە چی کۆی کردوونەوە لەویە تۆ بخەنە لای ئەو داعشانەوە کەوایە من لەوان مەترسیدارترم کە منیان بردووە قاعەیە خۆی کەیسەکەی من جیایە کەیسەی من مادە 21 ژمارە 2003 ئەو مادە هەم سیاسی هەم تیرور بەڵام یعنی من لە داعش خراپتر بووم لە بەرچاوی ئەوانە بەڕاستی یعنی حتا مامەڵی ئەوانە زۆر خراپتر بوو ئەوەی ڕێزێکی باشیان لە داعش دەگرت لە ناو زیندانە بەڵام هیچ ڕێزێکیان لە منە دەگرت من کەمانم گرتە بوو لە ناو زیندانە من بوو 6 جار 7 جار مانم لە خواردن کرد یعنی شمارەکەم بەڵام زۆر مانم کرد مانم بۆچی دەگرت من تا 6 مانگ تەلەفۆن و مەهەجەم نەبوو تا 1 ساڵ 1 کەس لەسەرم بەجواب نهات لە دەرەوە 1 کەس یعنی هیچ ڕاگەهاندن نە چالاگۆ نە ڕۆژنامەنووس هیچ کەسێک ینی کەیسەی من کەیسەکە نهێنی بوو کەس باسی کەیسەکەی منی نەدەکرد کەس قسەی لەسەر نەدەکرد کەس نەدەیگو چالاکوانێکی ژن کە دەستگیر کرا ئەوانە بێدەنگیەک بوو منیش چونکە تەلەفۆنم نەبوو مەهاجەم نەبوو نە من دەتوانێت ڕاگەاندنەکان ئاگادار بکەمەوە لەوە کەیسەکەی من زۆر بەداخراوی بە نهێنی مایەوە زۆر درەنگ ڕای گشتی دەرەوە ئاگادار بوون لەوەیە من بەو شوێ مانم دەگرت زۆر مانم دەگرت دەمگوت ئێتر من ببەنە دادگا کەیسەکەم 1 لای بکەنەوە ئەگەر من تاوانبارم من سزا بدەن ئەگەر بێتوانم ئێتر ئازادم بکەن نانداش منداڵەکانم ببینم بەداخەوە من تا لە ناو زیندانە بووم هیچ منداڵەکانم تەنها 1 جار منداڵەکانم بین ئەویش دوای ئەوەی سزا درام یعنی دوای 2 ساڵ کە من سزا درام 1 جار منداڵەکانم بینی ئەویش بۆ ماوەی نیو سەعاتێک کە هیچ منداڵەکانی خۆم ئەوەندە تەوقیف بوو تا ساڵێک و 5 مانگ منداڵەکانی خۆم نەبینی نەمتوانی تەلەفۆنیان بۆ بکەم نەمتوانی چاوم بە پارێزەرەکانم بکەوێت لە چه قانونێکی دنیادا تۆ کەسێک زیندانی دەکەی ناڵی پارێزەرەکانی ببین ئەی ئەو جێگەی گومان نییە یعنی ئەو هەر خۆی جێگەی گومانە ئەوە ئەسلمێنیتەنە کە دنیا هەموو شاهدان ڕێک خراوەکان شاهدن یەن ناوخۆ ئێ دەرەوە هەمویان شاهدن کە ئێمە بە بێتاوانی دەستگیرکردن نەک من سەرجەم گیرەوانی بادینن هەتا بۆچی نانهێش ئێمە پارێزەرەکان خۆمان بین ئەوانەی داعش بوون پارێزەریان هەبوون کە دەستگیر دەکرن یەکسەر ئەیانتانی پارێزەر ببینن بۆچی من نانداش چاوم بە پارێزەرەکانم بکەوێت لە ڕۆژی دادگا من پارێزەرەکانم بینی بۆ یەمانگرتنی من لەوەیە بوو دەمگوت ئێتر کەیسەکەم یەک لای بکەنەوە ڕێگەم بدەن من تەلەفۆن بکەم ڕێگە بدەن من چاوم بە کەس و کارم بکەوێتن بەڵام بەداخەوە ئەوەنە زۆر درەنگ تا ساڵێک و 5 مانگ ئێنجا دادگای کرام و کەیسەکەم ئێتر یەک لای کرایەوە بەڵێ خەت و بێریبان باز لەوەکی کە 6 بۆ 7 جار مانگرتووە لە خواردن و هەڵوێستە هەبووە ئایا ئەم هەڵوێستانەی بەڕێزت مانگرتن لە خواردن هیچ سوودێکی هەبووەوەی ئەوان هەڵس و کەوتیان لەگەڵ تا بگۆڕێت مواجهت بۆ بکرێتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان باش بن لەگەڵتا زۆر کێم یعنی بڵێم زۆر تەسیرێکی زۆر باشی هەبوو لە مانگرتم لە ناو زیندانە نەخێر چونکە من چەند جار مانم کرد ینی کەوتمە 40 ڕۆژ جارێک مانم کرد ینی ئەوەم لێ هات تەنها قومەک ئەوم دەخەر بۆ ئەوەی نەمرم بەڕاستی بۆ ئەوەی تەنها نەمرم ئێتر وام لێ هات حتا لێو هەموو خینی لێ دەهات دەمە مشک ببوو هەناسە تەنگە نەفەس دەبووم شەکرا چاوەکانم زۆر خراپ دەبینی لەوەیە هەر سوکەوتیان وەکو من تەنها جارێک لەسەر ئەوەی مانم گرتیە بڕاتە بێ منیان بر لە حەوشە بۆ 1 ساعت منیان کەلەپچە کرد ئەو کاتێک کە مانم کرد بوو 28 ڕۆژ بوو یعنی لە باردۆخەکی هەرێ خراپ دەبووم منیان برد وەک ئەوەی تو کەسێک سێدارە بدەیت بە پایەوە دەست بەرزکردی لە بەڕۆژ لە بەگەرما منیان کەلەپچە کرد ئەوەندم زانی لە هۆش خۆم چوم ئێتر نەمزانی چواخت بوو بەڵام زۆر درەنگ کەلەپچان لە دەستی من کردا کە بڕۆکە ئێستاژی خەتەکانی کەلەپچەی دەستم هەروە دیارە نیو ساعت زیاتر کەلەپچان نەکردەوە لە دەستم کە کەلەپچان کردە دەست من هەمووی ئەستور ببوون هەمووی جهێ کەلەپچە زۆر بریندار بە بۆ زۆر ئیسکەنجە مافی مرۆڤ هات بۆ زیندان منیان شاردەوە مافی مرۆڤ هات بۆ ئەوەی چاوی بە زیندانیەکان باردۆخی زیندانیەکان بکەوێت ئەوانە منیان شاردەوە بۆ ئەوەی مافی مرۆڤ من نەبینێتن چونکە من ئیسکەنجە دراوم کەلەپچە کراوم هەر شەڕێکی ئێکجار دەرونی زۆر لەگەڵ من کرا لە نەفسیان زۆر شەڕێک زۆر بەرامبەر منیان دەکرد هەم ئیسکەنجەی دی هەبوو بەڵام شەڕی دەرونی زۆر ناخۆشە من ئەموو دەڵێم ئیسکەنجەی جەستەی باشترە لە ئێدارونی دەرونی زۆر قورسە لەوەیە دەستەکانم چونکە هەموو جێ کەلەپچە بریندار بوو ئازاریان پێگاش بوو نە من دەتوانی حرەکە بە دەستەکانی خۆمکەم هەموو وازنیشم زۆر هات بۆ خارەوە وەزنم بەبوو 53 کیلو یعنی ئەوەندە کە پێشتر گیرەم نزیکی 70 کیلو بووم یعنی وەزنم ئێکجار زۆر هات بۆ خارەوە ئەوانە ماف منیان شاردەوە تا مافی مرۆڤ ڕۆشت اینجا منیان دووبارە منیان هەشتیان بچمە ناو قاعەی خۆم ئەو شوێنی کە من لێمە ئەو کاتەش ئیتر مافی مرۆڤ ڕۆشت بوون
بەڵێ ئەگەر شتێکتمان بێ بتێ لە کۆتایی ئاماژەی پێ بێت دەستخۆشیتان لێ دەکە من بەڕاستی من هەڵویستی ڕاگەاندنەکان لە بیر ناکەم ڕاستە لە ناو زیندانە ئێمە زۆر ئەومان ئاگادار نەبوو بەڕاستی من زۆر ئاگادار نەبووم چونکی ئەوەیە لە ناو زیندانیش حتا ڕێگری دەکرێت لە ئێمە بە کەیفی خۆمان بتوانین ئەخبار و شت ببین هەواڵەکان ببین ئەو شتانە تۆزێ ڕێگری هەبوو بەڵام دوای کە من هاتمە دەرەوە بینیم ڕێکخراوەکان هەم ئەی ناوە کوردانی ئەوروپا زۆر ناوخۆ چالاکۆنە ڕۆژنامەنووسان هەڵویستەکە جوانیان هەبوو من دەستخۆشیان لێ دەکەم بەڵام دەبێت زیاتر بەردەوام بەڕاستی بە ئەوەی فشارێکی زیاتر بکرێتە سەر دەسڵات بە ئەوەی چیتر ڕۆژنامەوانان چالاکوانانی ئازاد نەبنە قوربانی ئەویان. بەڵێ لە کۆتاییە شتێکی تریش هەرچەند نەوتمانەمە کۆتا پرسیار بوو بەڵام ئازادکردنت چۆن بوو دەڵێن ئازادکردن بە مەرج بوو ئەگەر باسی یۆمەمە بکەیت. ئازادکردن من بە مەرج بوو من 2 ساڵ سزا درام 5 ساڵیش لە ژێر چاودێریدا ینی 5 ساڵ لە ژێر چاودێری ئەوەیە هیچ چالاکێکم نەبێتن ئەوەی هیچ ڕەخنە لە دەسڵات نەگرم ئەوەی هیچ قسەیەک نەکەم بێدەنگ بم ئەوەیە بەڵام ئێمە بەردام دەبین ئێمە خەباتێکمان هەیە ئیرادەکمان هەیە هێزێکمان هەیە ئەمە بەردام بین لەوەیە 5 ساڵ لە ژێر چاودێریدا ئەو قانونە هەرخۆی قانونی تورکیایە بەڕاستی ئەوە لە تورکیا شوایە کە کەسێک کورد پەروەرێک وڵات پارێزێک ڕۆژنامەنووسێک چالاکوانێکی کورد دەستگیر دەکرێتن بە 5 ساڵ دێخنە سەری بۆ ئەوەی نەتوانێت هیچ چالاکێک بکەن ئەمانەش هەمومان قانونی تورکیا جێبەجێ دەکەن ئەو بەداخەوەتر ئەوە جێگەی داخەیە کە ئێستێمە دەبین دەگیرکاریەکانی باشوور زۆر هەیە تورکیا کە ڕۆژانە خەڵکی بێگ و نەح منداڵی کوردە پێش چەند ڕۆژێک 2 منداڵ دوێنی هەر منداڵێتر لە شێلە دەزێ و ئامێدی و ئەو ناوانە شەهید دەبن بەو هیوایم کە هەڵویستەکەی نەتەواتی هەبێتن کە هەمومان بەرامبەر ئەو داگیرکاریانە بوەستنەوە هەم هەڵویستێکی پارتی ینی لەو مەوزوعەیە کە زۆر خەتەرە کە ڕێگە دەدە دژمنێکی کورد بێدە ناوخاکی کوردستانە بەو هیوام هەمومان هەڵویستێکمان هەبێتتر بتوانین ڕێ لەو داگیرکاریانە بگرین. سپاس بۆ تۆ خات و بێریڤان بەرگارەی ژنەچالەکوان سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست بینەرانی شارپرێس هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازی.